سڵاوتان لەبێت ئەم کاتان باش هەواڵە کەلتورەکانتان پێشکەش دەکەین و سەرەتاش سەردێڕەکان. ڕۆمانی ڕۆمانووسێکی دهۆک بە ڕێنووسی لاتینی لە دیاربەکر چاپ دەکرێت. لە کاتی بانگەشەکردن بۆ بۆنە نوێیەکەی جاستن بیبەر بازاڕی نیویۆرک جێدەهێڵێت. دووبارە سڵاو. مەریەمە ناوی یەکێک لە ڕۆمانەکانی سابری سلەیڤانییە کە بە شێوازی کرمانجی نووسراوە و لە ڕابردوودا وەرگێڕدراوتە سەر زمانی ئینگلیسی و ئێستاش پاش وەرگێڕانی بۆ دیالێکتی کرمانجی باکوور بە ڕێنووسی لاتینی لەلایەن چاپخانەی لیسیەوە لە شاری دیاربەکر چاپ کراوە. مەریەمە سێهەم ڕۆمانی نووسەرە لە کۆی چوار ڕۆمانەکەی و ئێستا لە هەرێکە لە کۆلێژەکانی ئادابی زانکۆی دهۆک و کۆلێژی پەروەردەیی زانکۆی زاخۆ دەخوێندرێت. ئەم ڕۆمانە لە ئێستادا وەرگێڕدراوە سەر زمانی عەرەبی و ئامادەی چاپکردنە هاوکات چەند وەرگێڕێکیش سەرقاڵی وەرگێڕانن بۆ زمانی تورکی. ڕۆمانە کوردی دچە ئازدایە چەند قۆناغ دەرباسکرینە هەتا کوگەهایە ئاستێ خۆیانها. کاروانی ڕۆمانە کوردی ژە عەرەبێ شەم و ئەحمەدی مختار جاو دەست پێ دکە بەلێ بەردەوام بداوی نائێ. لە کوردستانی ڕۆمان جی وەک گەلک پێک هاتیێندن دووارا ڕۆگوهرینێدایە. هەروەها لە دەڤەرە بادینان جی کو ئەزموناوێ لە ساڵێن هەشتیان جە سەدەی ڕابردووی دەست پێ کریە. ڕۆمانە دەڤێرێژی گەشە دکە و هەتا ڕەدایەکی باندورە خۆ هەیە. ڕۆمانە کوردی بەشێکش ئەدەبیاتە کوردی لێ ئەدەبیاتە کوردی خۆت چه ئاستەیە ئاستێوی چییە؟ ئەم ئەدیب و خوێندەڤان و مامۆستا محەممی سەرقاڵی ئەدەبیاتێنە بەس ئەم پرساش خۆ ناکەن دەربارەی وێ نوکە بۆ من گەلک مەرەقە زانم ئەدەبیاتە کوردی چه ئاستەیە ڕەوشاوی چاوایە دەواازەیەک دی وەک ڕەخنە ناو کوردان ڕخنا ئەدەبی ئەگەر ما تشتە هەمیان بەگەدار بین ئەمیگی زان ڕۆمانە کوردی چه ئاستە. لەوێ داویە ڕۆمانە مەریەمە کچە ژنێک ji زمانێک دی سێمین ڕۆمانە ڕۆماننڤیس سابری سلێڤانەیە. ئەف ڕۆمانە بوو زمانی ئینگلیزی هاتیە وەرگێڕان ji لای مامۆستایە زمانی ئینگلیزی هودا محەممەد ساڵح و وەک منهەج لە کولیژا دهۆکێ و یازا خۆ تێخواندنێ. پاشی ڕۆمانە مەریەمە بڕێنڤیسە لاتینی لە ئامەدێ ji لایە وەشانە لەیز و هاتیە چاپکردن و وەشاندن. نویسکارێ کورد سامی ئەلحاج نوکەمژیلی ڕۆمانە مریەمایە کو بە زمانی عەرەبی وەرگەڕینە. گەلک ڕەخنەگر و نویسەران لەسەر vê ڕۆمانێ نویسیە و di demekê nêzîk de bibe filmekî sînemayî her wek sînemakar Mesûd Arif ragihandiye. ئێوارەی دوێنێ لە باخچەی پەیکەرەکانی پارکی ئازادی لە شاری سلەیمانی هونەرمەند سەڵاح مەجید پەردەی لەسەر پەیکەری هونەرمەندی کۆچکردو عوسمان عەلی لادا لەو ڕێوڕەسمەدا کە بەشێک لە هونەرمەندان و کەسوکاری هونەرمەندی کۆچکردو ئامادەی بوون شەنەوتارێک خوێندرایەوە کە گوزارش بوون لە ڕۆڵی هونەرمەند عوسمان عەلی لە بەرەو پێشبردننی هونەری کوردیدا. هونەرمەند عوسمان عەلی خەیاط لە ساڵی 1944 لە گەڕەکی مەڵکەندی شاری سلەیمانی لەدایک بوو و ساڵی 1965 هاتووە بواری هونەری گۆرانیەوە و خاوەنی زیاتر لە 50 گۆرانیە. هونەرمەند عوسمان عەلی لە 21 2005 لە هەنگی لەدایکبوونی هونەرمەند ناسری ڕەزازی و لە کاتی گۆرانیوتندا کۆچی دوایی کرد. سەر لە ئێواری ڕۆژی ڕابردوو لە باخچەی پەیکەرەکان لە پارکی ئازادی شاری سلێمانی لەلایەن هونەرمەند سەڵاح مەجیدەوە پەردە لەسەر پەیکەری هونەرمەندی کۆچکردو عوسمان عەلی لادرا. من پێم باشە بەر لەوەی کە ئەو کەسە نەخۆش بێ بچێت سەر جێگا یان ئەمری خوا بکات و پێش ئەوە حەقە بچەند بەلایەوە بەڕاستی بۆی کە بزانێ خۆی توانی بێتی خزمەتێکی بە میلەتەکەی کردووە ئاگای لێبێ و خۆی ببینێتەوە لەو کارایەکە بۆ یەکرێ. لە ڕێوڕەسمەکەدا چەند وتارێک خوێنرایەوە کە گوزارش بوون لە ڕۆڵی هونەرمەند عوسمان عەلی لە بەرەو پێشبردننی هونەر و گۆرانی کوردی. کۆچی دوایی برای گەورەم کاک عوسمان عەلی بۆ من بە تایبەت بۆ من داخێکی گەورەیە کە هەتاوەکو ئەو ڕۆژەی ماوم زامی لە جەرگمدا بەسۆیە. نەوەکانی هونەرمەندی کۆچکردو عوسمان عەلی وێ ڕێدەستخۆشیان بە دروستکردنی پەیکەرێک بۆ باوکە هونەرمەند و شۆڕژگێڕەکەیان ئاماژە بەوەش دەکەن کە ئەوان هیچ کات چاوەڕێی پاداش لە هیچ شوێن و لایەنێک ناکەن. باوکەمە لە سەرەتای شۆڕشە
پێشمەرگە بۆ کاتێک کە پێشمەرگایەتی کردووە بڕنەوەکە لە باڵای گەورەترە کاتێک کە یەکەم خەیاتی پێشمەرگە بۆ لە شاخ یعنی زۆر شت هەبوو کە کردوێتی بەڵام باوکم وای فێر کردوین کە چاوەڕێی پاداش نەبین چاوەڕێی هیچ سوپاسێک نەبین تەنیا ئەو شتانی کە ئەیکەین جێی بێڵین بۆ زەمان و بۆ خەڵکو بۆ خۆشەویستی خەڵکو بۆ جوانی ناوی خۆمان و تەنانەت بۆ خۆشی. هونەرمەند عوسمان عەلی خەیات لە ساڵی 1994 لە گەڕەکی مەڵکەندی لە شاری سلێمانی لەدایک بوو و لە ساڵی 1968ەوە هاتوۆتە ناو بواری هونەری گۆرانیەوە و خاوەنی زیاتر لە 50 گۆرانیە. عوسمان عەلی هونەرمەند لە 21 شەشی 2005 لە ئاهەنگێکی گۆرانیدا لە کاتی گۆرانیوتندا کۆچی دوایی کرد. بەهێز عوسمان NRT سلێمان. لە کاتی سەردانکردنی بازاری ماکی لە نیویۆرک بە مەبەستی بانگەشەکردن بۆ بۆنەکەی بە ناوی ڕۆژێک و بەهۆی ئامادەبوونی جەماوەرێکی زۆرەوە جاستن بیبەر چوە دەرەوەی بازارەکە بەڵام پۆلیسی نیویۆرک و پاسەوانەکانی جارێکی تر بیبەریان بەرەو ناو بازارەکە بردەوە. لە کاتی گەڕانەوەشیدا پیاوێک ڕێگەی نەدا جەستن ببرێتە ناو بازارەکەەوە ئەمەش ئەو گۆرانی بێژە تەمەن 17 ساڵەی بێزار کرد بەڵام دوای ڕووداوەکە دەرکەوت کەسەکە یەکێک بووە لە پاسەوانە تایبەتەکانی گۆرانی بێژەکە خۆی. دەربارەی هەڵبژاردننی ناوی ڕۆژێک بۆ بۆنەکەی بیبەروتی ئەو ناوە ئیلهامبەخشە و زۆرێک وەک هیوایەکی گەورە بەکاری دەهێنن بۆ نمونە دەڵێن ڕۆژێک دەبینە گردونگەر. دوای بانگەشەکردن بۆ بۆنەکەی بیبەر لە یەکەم نمایشی فیلمی مۆنتی کارلۆدا بینراکە کچە هاوڕێکەشی بە ناوی سێرینا گۆمێز ڕۆڵی تێدا دەبینێت. Or someday I will buy a Mercedes. Someday I will be this thing. I will do this. So I wanted that because it's kind of like their dream, and I just think it was a creative. دادوەری یەکێک لە دادگاکانی ئەمریکا هەنگێڕانی ناوماڵی لا لیندزی لۆهانی کچە ئەکتەری دیاری هۆلیوود قەدەغە کرد. لە دانیشتنەکەی دادگادا کە لۆهان بۆ یەکەم جار قسەی کرد دادوەر داوای لێکردکاری دەبەنگانە نەکات کە بە هیچ جۆرێک لە بەردەم دادگا نکۆڵی لە نەکرێت لەوانش سازکردنی ئاهەنگی شەوانە لە ماڵەکەیدا. دادگاکە بڕیاریدا کە لیندزی ناتوانێت لە یەک هاوڕێ زیاتر بۆ ماڵەکەی بانکێش بکات بەڵام دەتوانێت هاوکارەکانی یان خزمەکانی بانکێش بکات. جێی بیرهێنانەوەیە بەهۆی بردننی ملیوانکەیەکەوە لۆهان ماوەی 4 مانگە لەژێر چاودێری دادگادایە. Lindsay was still nervous when she came in. She actually ended the hearing by hugging her attorney. She appeared to be tearful. She spoke. زنجیرەی تروبڵەدی ناسرای ئەمریکی کە پشتی بە چیرۆکی کتێبی پرفرۆشی سوکی ستاک هاوس بەستووە وەرزی چوارەمی دەست پێ کرد. خوێنمژەکانی ناو زنجیرەکە جەماوەرێکی زۆریان هەر لە وەرزی یەکەمەوە کۆک کردوێتەوە. ئانا پاکین و ستیڤن مۆیر کە ڕۆڵی دوو ئەکتەری سەرەکی فیلمەکە دەبینن لە ڕاستیدا هاوسەری یەکترن. ستیڤن دەڵێت زۆرێک لە ئەکتەرەکانی سینەما بەهۆی سەرقاڵیان ناتوانن هاوسەر یان منداڵەکانیان ببین و پێی وایە بینینی هاوسەرەکەی ڕۆژانە کارەکەی تەواو لە بەرچاو گۆڕیوە. زنجیرەکە لە 50 وڵاتی جیهان نمایش دەکرێت و ڕۆژی 20 حوزەیران یەکەم ئاڵقەی لە ئەمریکا پەخشکرا. Now here's the deal, Marnie. This is the last time your coven convenes. And before you even think about agreeing and then meeting behind my back, know this. There is no behind my back. I am everywhere. What's in it for me? I said it was a deal, not a negotiation. Lafayette, do I negotiate? I'd listen to him, Marnie. He tends to get his way. Taking him back tonight? He usually checks into count receipts before he goes to ground. We'll wait for him here, if that's all right with you. Of course. While you're waiting, though, you really should reconsider his offer. Why? So he can keep me? Use me, drink from me? What you are. هەواڵە کەلتورەکانمان پێشکەش کردن بەختەوەربن.